سڵاوێکی گەرم و گۆڕتان پێشکەش بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی ڕاستەوخۆ. ئێوە بینەری بەرنامەی ڕاستەوخۆن لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و منیش فەرهادی شەعبانیم کە بەرنامەی ئەم هەفتەی ڕاستەوخۆتان پێشکەشەکەم. لە 3 هەفتە بەر لە ئێستاوە بەرنامەکانمانمان تایبەت کردووە بە پێشوازی لە 8 مارس ڕۆژی جیهانی ژن. بەرنامەی ئەم هەفتەیش جمعە 15 ئیسفەند یا 5 مارس تەرخان کراوە بۆ پێشوازیکردن لە 8 مارس ڕۆژی جیهانی ژن. تەنیا 3 ڕۆژی ماوە بە 8 مارس ڕۆژی جیهانی ژن. هەر بەو بۆنەوە لەم بەرنامە سەرەڕای ڕێزگرتن لەم ڕۆژە پیرۆزە کە حاصڵی خەباتی ژنانی قارەمانی کرێکار و ئازادی خوازە لە جیهان، هەوڵ ئەدەین بۆ ئەوەی کە دوایین هەواڵەکان سەبارەت بە بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکانی ڕۆژی جیهانی ژن، چە ئەوانەی کە لە دەرەوەی وڵات بەڕێوەچن، چە ئەوانەی کە لە ناوەوە بەڕێوەچوون بە ئاگاداری یەکترین بگەینین. هیوادارم مەجای ئەوەیشمان ببێت تەنیا لێرە ڕانەوەستین کە هەواڵەکان بڵاو بکەینەوە، چاوخشانی کشمان ببێت بەسەر هەلومەرجی ژنان لە کوردستاندا. ئەو بەرنامە تایبەتە بە کوردستان، بۆیە دەڵێم لە کوردستاندا، چون لە بەرنامەکانی تری تەلەڤیزیۆنی حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە ئێمە سەبارەت بە هەلومەرجی کار و ژیانی ژنان لە ئێران، لە جیهان و لە کوردستانیش قسەمان کردووە و هەوڵمانداوە بۆ ئەوەی کە بڵین چ ڕێگایەک دەبێ هەڵبژێرین بۆ ئەوەی کە ژنان لەم ژیانە موسیبەتبارە ڕزگاریان بێت و بتوانن بە ئاوات و ئارەزوو و ڕۆیا ئینسانیەکانیان بگەن. بینەرێک بە پەلە پەیامێکی ناردووە بە جێگایە زۆر سپاس، حتمما لەسەری ئەچین و قسەی لەسەرەکەین. من لەبەر حرمەتی ئەو بینەرەکە ئەو پەیامەی ناردووە دەڵێ با درود بر شما رفیق فرهاد عزیز. قبل از هر چیز قتل عام وحشیانه کارگران هزاره را به دست مرتجعان طالبان محکوم کرده و مرگ 14 کارگر معدن طلای ولایت بدخشان افغانستان را محکوم میکنیم و یادشان را گرامی می‌داریم و از این تریبون به هم سرنوشتان و هم طبقه‌ای هایمان در کشور افغانستان تسلیت عرض می‌نماییم. پیشاپیش 8 مارس روز جهانی زن را به همه زنان کارگر، زحمتکش، رنج دیده و ستم دیده این جهان نابرابر و لبالب از تبعیض و ظلم تبریک میگوییم. زۆر سپاس بۆ بینەرە خۆشەویستە. لە چەند هەفتەی ڕابردوودا حاڵ و هەوای بەرنامەکانی کۆمەڵە تیڤی و تەلەڤیزیۆنی حیزبی کۆمۆنیستی ئێران متەئەسرە لە نزیک بوونەوەمان لە 8 مارس ڕۆژی جیهانی ژن و لە چەند ڕۆژی داهاتوودا، یانێ ئەمڕۆ جمعە، سبەینێ شەممە، یەکشەممە و دووشەممەیش ئەتوانم بڵێم هەموو بەرنامەکانی بەشی کوردی و فارسی تەلەڤیزیۆنمان تایبەت کراوە بە ڕۆژی جیهانی ژن. سبەینێ لەلایەن کۆمیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە بە بەشداری 4 هاوڕێ لە هاوڕێیانی ژنی ناوڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران، هاوڕێیان گەلاوێش ڕۆستەمی،
مین و درەخشان، کانی کەرەمپور، ڕێزان حەمیدی و بە مدیریەتی هاوڕێ ئەسرینی قادری سمینارێک لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سەعات 8:30 شەو بە کاتی تاران بەڕێوەچێت. هیوادارم بتوانن بینەری ئەم سمینارە کە ڕاستەوخۆ لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو ئەبێتەوە ببن. هەروەها ڕۆژی دووشەممە 8 مارس بەرنامەیەکی تایبەتی تر لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بەم بۆنەوە بەڕێوەچێت. هەروەکو عەرزم کرد تا ئەو جێگەی کە بە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانە گەڕێتەوە، لە 3 ڕۆژی داهاتوویشدا تەواوی بەرنامەکانمان تایبەتە بە ڕۆژی جیهانی ژن. ڕۆژانی ڕابردوویش هەروامان کردووە، هەوڵمان داوە بۆ ئەوەی کە ژنان بتوانن خۆیان دەنگی خۆیان بن، خۆیان ئێش و ئازارەکانیان بە دەنگی خۆیان بە گوێچکەی ژنانی تر و هاوچینەکانیان بگەێنن. ئەمڕۆیش نابێم فرسەتە لە دەست بدەین. من دوێنێ لە بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوانە ڕامگەیاند کە لە فاسڵەی بینی بڵاوبوونەوەی بەرنامەی ڕاستەوخۆی 2 هەفتە بەر لە ئێستاوە تا ئێستا مەبەستم تا دوێنەیە ژمارەیەک لە ژنانی پێشڕە و ئازادی خواز لە ناوەوە پەیوەندیان پێوە گرتین و داوایان کرد کە ئێمە دەنگی ئەوان بین. من دەڵێم خۆتان دەنگی خۆتان بن. ئەمڕۆ بەرنامەی ڕاستەوخۆ بکەن بە تریبوونی دەنگی خۆتان. بوێرانە ئەمڕۆ ئێوە بن کە ئەم تریبوونە لە اختیاری خۆتانە قەرار بدەن و ئێش و ئازارەکانتان خەباتەکەتان بۆ ڕزگاری بەگوێ باقی ژنان و هەروەها هاوچینەکانمان و ژنانی ئازادی خوازی تر بگەێنین و دەست لە ناو دەستی یەکتر بڕوین بەرەو ڕزگاری یەکجاری ژنان لە هەموو ئەو موسیبەتانە کە لە بنەماوە و لە کۆمەڵگا بەسەریاندا تەحمیل کراوە. ئاگادارتانەکەم کە لەم ڕۆژانە چەندین ڕێوڕەسمی ڕۆژی جیهانی ژن لە شارەکانی کوردستان بەڕێوە چووە، دڵنیایشین سەرەڕای هەموو بگیر و ببەندەکانی کۆماری ئیسلامی و ئەو کارەی کە ئەمڕۆ لە شاری سنە کردی کۆماری ئیسلامی و ئاماژەی پێدەم ڕێوڕەسمی ڕێزگرتن لە ڕۆژی جیهانی ژن بەڕێوەچێت و تا ئێستایش بەڕێوە چووە. تا ئەم لەحزە هەواڵی بەڕێوەچوونی ڕێوڕەسمی شکۆدارمان لە شاری سەقز بڵاو کردوێتەوە و لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە وەسیعەن ئەم هەواڵە و دەرکردنی ئەو بڕیارنامە 16 مادەیەکە بە ئاگاداریتان گەیشتووە بڵاو بێتەوە. ئەمڕۆ هەواڵی ڕۆژی چوارشەمەی ڕابردووی شاریبانەمان بڵاو کردەوە کە ژمارەیەک ژنان و پیاوانی ئازادی خواز لە شاریبانە ڕۆژی چوارشەممە 2 ڕۆژ بەر لە ئێستا ڕێوڕەسمی ڕۆژی جیهانی ژنیان لەم شارە بە سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی جیهانی چینی کرێکار دەست پێ کرد و بەڕێوەیان برد. ئەمڕۆ شاری سنە چوو بە پێشوازی ڕێوڕەسمی ڕۆژی جیهانی ژن و ڕێزگرتن لەم ڕۆژە گەورەیە. بەڵام ئاگادارتانەکەین کۆماری ئیسلامی ئەمڕۆ ئاویەری میلیتاریزە کرد. ئەمڕۆ سەرهەنگ جەوامێر فەرماندەی هێزی ئینتزامی خۆی هەستا چوو بۆ ئاویەر. ئێمە هاوڕێیانی هاوکارمەوە چەند عەکسەی کە بەدەستمان تا ئێستا گەیشتووە و بەیانی بۆیان ناردوین سعاتی دەوری 11 نیوەڕۆ بڵاوی بکەنەوە بە
خەڵک بیبینن کۆماری ئیسلامی چه وەحشەت زەدەیە لە جەماوەری خەڵکی ئەو شارە و لە ژنانی قارەمانی ئەو شارە و پیاوانی ئازادی خوازی ئەو شارە. کام تەپە لە ئاویەر کام شوێن لە ئاویەر ئەمڕۆ ماشین توانی بچێتە سەری ماشینەکانی نیروی ئینتزامیان بردەسەری تازە ئێمە بەشێک لە عکسەکانمان بڵاو کردوێتەوە بەدەستمان گەیشتووە. تەواوی ئاویەر هەموو ڕێگە عەسڵیەکان بۆ شوێنی بەڕێوەچوونی ڕێوڕەسمێک کە قەرار بووە بەڕێوە بچێت گیرا بوو. ئیجازەیان نەدا دوو نەفەر بە یەکەوە بچن بە ڕێگە، خەڵکەکەیان پەراکەندە کرد. ئەوە چییە؟ دەسەڵاتە؟ هێزە؟ قودرەتە؟ نە، ترسە، وەحشەتە، بێگانەگیە لەگەڵەوە خەڵکە. بەڵام دڵنیابن فەرماندەی هێزی ئینتزامی شاری سنە سەرهەنگ جوامێر دڵنیابێت بۆیە ناچێتە سەر تا ئاخر. ئەوە ئەتمینانی بێت. ئەوە قسەی کەوکە لێرە کردومانە. خۆیشی هەستا بوو ڕۆیشتوو لەگەڵ هێزەکانیە. دووربین عکاسی، دووربین فیلم بەرداری، ڕێگە بەستن، مانۆردان، هاتوچووکردن. لەبەر چی؟ لەبەر ئەوە خەڵکێک کە ئەم ڕژیمەی ناوێت، سنەتەکانی ئەم ڕژیمەی ناوێت، ڕێوڕەسمەکانی ئەم ڕژیمەی ناوێت، خورافاتی ئەم ڕژیمەی ناوێت، ئەوێ بە شێوازێکی تر ژیان بکات، ئەوان بەو جۆرە لەگەڵی هەڵس و کەوتەکە. ئەی چاک باش، ئەوە نەتان هێشت ڕێوڕەسمەکانی ڕۆژی جەهانی ژن لە شاری سنە بەڕێوە بچێت. لەگەڵ ئەو هەموو خەبات و ئیعتراز و ناڕەزایەتیەی ژنان بە دژی خۆتان چی ئەکەن؟ ئەوە چۆن چارەسەرەکەن؟ من هەر لێرەوە داواکەم لە هەموو بینەرانی خۆشەویستی ئەم بەرنامە کە ئەگەر هەواڵێکیان سەبارەت بە میلیتاریزەبوونی ئەوڕۆ و ئەمنیەتی بوونی ئەمڕۆی شاری سنە هەیە دەتوانن ئاگادارمان بکەنەوە و هەروەها ئەگەر ڕێوڕەسمی تر لە شارەکانی تر بەڕێوە چووە و دەتوانن لەم فرسەتە کەڵک وەربگرن بۆ ئەوەی کە هەواڵەکانی بڵاو بکەینەوە. بینەرێکی خۆشەویست پەیامی پێداوین وتویەتی سڵاو کاک فەرهاد بۆ لە یوتیوب پەخش نابێتەوە، گوایە بەرنامەکەمان لە یوتیوب پەخش نابێتەوە. زۆر سپاس، هاوڕێیانی هاوکارم هەوڵە دەن بۆ ئەوەی کە چارەسەرێکی بۆ بدۆزنەوە. ئێمە بە تەمای هەواڵەکان ئەبین، بەڵام پێشەوەی لە میانەی گەیشتنی هەواڵەکانە ئاگادارتانەکەم لەسەر یەک بابەت قسە ئەەکەم لێرە. سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە کوردستانە کە پێشتر بە مناسبەتهای جۆرا و جۆر ئێمە قسەمان لەسەر کردووە بە نسبەتی جەماوەری خەڵکی کوردستانەوە دوژمنانەیە، ئەم سیاسەتانە زۆرترین باری قورسی لە باری مەعیشەتیەوە کەوتووەتە سەر ژنان لە کوردستانە. ئێستا ڕەنگە کەسانێک ببن بپرسن مەبەستت چییە؟ مەبەستم ئەوەیە ئەگەر لە کوردستان بێکاری زۆرە و لە هەموو وستانەکانی تری وڵات زیاترە، ئەگەر هەژاری لە کوردستان زۆرە و لە هەموو پارێزگاکانی تر یادان ناوچەکانی تر لە ئێرانە زۆرە، باری قورسی ئەم هەژاری و بێکاری و نەبوونی ئازادیە لە کوردستان کەوتووەتە سەرشانی ژنانە. ئێمە لە حاڵ حازرا لە کوردستانە جیا لەوەی کە ژنانێکی زۆرمان هەیەکە کار دەکەن، بەڵام حەق دەستەکانیان ژێر حەدەئەقەلی حەق دەستێکە کە شۆرای عالی کار ساڵانە دیاری ئەکات، لەگەڵ ئەم شتانەیش ڕوبەڕووین کە عەرزتانەکەم.
ژنانی سەرپەرستی خانەوادەمان هەیە کە ئێستا ئەگەر بۆ خۆیان بتوانن بێنە دەنگ و قسە بکەن ئەتوانن هەر کامیتیان ئەم بەرنامە تایبەت بکەن بە دەرد و دڵ و ئێش و ئازارەکانی خۆیان. ژنانێک کە بە دەلیلی ئەوەی کە مەرگومی لە کوردستانە، ناوچە منزورم هەموو پارێزگا کوردنشینەکانە، لەسەرەوەیە مێردەکانیان لەدەستاوە و ئەرکی دابینکردنی مەعیشەتی خانەوادە کەوتووەتە سەرشانیان. ئەو ژنانە یا کارێکیان دیوەتەوە و کار ئەکەن و یا ئەوەی کە کەوتونە بەردەستی کۆمیتەی ئیمدادی خۆمەینی بێهزیستی و یا ستادی فەرمانی ئیجرایی خۆمەینی و هەروەها باقی نەهادەکانی وابەستە بە سوپای پاسداران وەکو بنیادی مستەزافان. ئەمانە مەجموعەی کارگایان دروست کردووە کە لەم کارگاگەلا کار بە کۆنتەراتی بە ژنان ئەسپێرن بە حەقدەستێکی کەمەوە، بە سەعاتکارێکی زۆرەوە و بە شەرایەتێکی زۆر ناموناسبی کارەوە. ئەگەر ئێوە بێنە قسە لەسەر هەلومەرجی ئەم ژنانە قسە بکەن کە ئەمڕۆ لە کوردستان دابینکردنی مەعیشەتی بنەماڵە کەوتووەتە سەرشانیان، دڵنیاتانەکەم دەتوانن سەعاتا قسەی لەسەر بکەن. بنابەرین ژنانی سەرپەرستی بنەماڵەمان هەیە کە زۆرن، خانەوارهایەکی زۆر لەلایەن ژنانی سەرپەرستەوە نیازەکانیان دابی نەبێت. دوو، ژنانی دەستفرۆشمان هەیە لە شارەکانی کوردستانە کە شان بە شانی پیاوان خەریکی دەستفرۆشی کردنن لە شارەکانی کوردستانە. بینەرانی خۆشەویست، پەیامەکانتان ئەگەیت و گەیشتووە بەسەر سەر و بەسەر چاو، حتمەن دانە بەدانە پەیامەکان بە ئاگاداری باقی بینەرانی ترەگەین. ژنانی کۆڵبەرمان هەیە کە لەم هەفتای ڕابردووان نەتەنیا ئێمە بەڵکو و میدیاکانی تر هەلومەرجی کار و ژیانی ژنانی کۆڵبەریان لە سنوورەکانی کوردستانە منعکس کردەوە و هیوادارم بینەرانی ئەم بەرنامە ژمارەیەکی زۆریان توانی وێتیان ئەو ڕاپۆرتانە ببینن. ژنانی فەرشبافمان هەیە لە کوردستانە بە پێ ئاماری حکوومەتی تەنیا لە ئوستانی کوردستانە 90,000 فەرشبافمان هەیە کە ئەکسەریەتی بانیان ژنانن و لە ناو ئەو 90,000 نەفەرە فەرشبافا کە ئەکسەریەتی بانیان ژنانن، تەنیا 12,000 نەفەریان لە بیمەی بێکاری و بیمەی دەرمانی بەرخۆردارن، باقی کێتریان بێبیمە. بینەرێکی خۆشەویست نووسی بووی هاوڕێ فەرهاد لە ئینستاگرام دەنگ مشکلی هەیە، دەنگەکە دووبارە دەبێتەوە. چاک بوو، دەستخۆش، زۆر سپاس. ئێستا کە من باسەکەی خۆم لەبیر ناچێت لەسەر هەلومەرجی ژیانی کار و ژیانی ژنان لە کوردستان خەریکم قسە ئەەکەم و عەقیدەم لەسەرەوەیە کە ژنان لە کوردستان خەریکی خەباتێکی نەفەس بڕن بۆ نان و ئازادی، خەباتێکی نەفەس بڕ بۆ نان و ئازادی. دواتر ئەچمەوە سەرەوە باسە. درود بر شما رفیق فرهاد. 8 مارس روز رزم زنان مبارز بر تمام زنان و مردان آزادی خواه جهان گرامی باد. امروز مزدوران جمهوری اسلامی که کوه آبیدر را با حضورشان اشغال کرده بودند که ترس از برگزاری
یەک لەحزە ئەتەوێت دەنگت بڕواتە بۆ بڵاوبوونەوە یا هەر بۆ منە هاوڕێ خۆشەویست دەنگەکەی قەت بوو ئەس بەرگوزاریە مەراسمە 8 مارس را داشتن بار دیگر نشان دادن که این حکومت ضد زن و آزادی آنان هستند لێرەوە بینەرێکی خۆشەویست نووسیوێتی سلام کافەرهاد خسته نباشی 8 مارس را به تمامی زنان و مردان آزادی خواه و برابری طلب تبریک میگم و امیدوارم روزی برسد که میلیونی در خیابانها مراسم 8 مارس برگزار بشه و هیچ تبعیض جنسیتی دیگر وجود نداشته باشد به امید آن روز و این بجز با اراده پولادین خودشان نباشد میسر نیست بێشک ئەو ڕۆژە ئیتر ڕۆژێک نییە کە سەرهەنگ جوامێر بتوانێت بێت بڕواتە سەر ئاویەر و هێزەکانی مستەقەر بکات بەر لەوەی کە خەڵکەکە جوڵە بکەن پێش بە بەڕێوەچوونی مەراسمی ڕۆژی جەهانی ژن بگرێت ئەو تەسویرەی کە ئیمڕۆ ئێمە بەدەستمان هاورد و پێیان داین زۆر عەجایب بوو لە شاری سنە لەشکەرکێشیەکی هەر زۆر سیر کرابوو جارێ لەلایەکەوە فەزای شار ئەمنیەتی کرابوو لەلایەکی ترەوە ئاویەری فەقیر وا میلیتاریزە کرابوو هێزی انتزامی کێشرابووەوە سەرا ئەتوت هجوومیکیان کردە دەوڵەتێکی خارجی و خەریکنەوە ئاویەریان لێ داگیرکەن لە کۆماری ئیسلامی نێڵن جوڵە بکەن هەر بەڕاست زۆر سێرە هەر زۆر سێرە ئەلبەتە زۆری سیر نییە کۆماری ئیسلامی داگیرکەرە لە کوردستانە هەر دەسەڵاتێکی داگیرکەر لە بەرابەر هەر حرەکەتێکی کۆمەڵایەتیەوە دەبێ کاردانەوەکەی هەر ئەوە بێ وای ئیمڕۆ سەرنج جەوامێر لە شاری سنا کردی و ئێمەش پێڵین پێشتری شوتومان ڕاستە ئەمڕۆ چەکتان پێیە هێزتان پێیە پارەتان پێیە لەسەر ئەساسی ئەو سێشتە خۆتانتان بەو خەڵکە تەحمیل کردو بەڵام خەواتی خەڵک نادیدە ئەگرنەوە خۆ ڕێکخستنی خەڵکتان نادیدەگرتووە ئێرادەی جەماوەری خەڵکی کوردستانتان نادیدەگرتووە مەگەر لە یەک دوو مانگی ڕابردوودا ئەو هەموو تەبلیغاتەتان دژی خۆڕاگری خەڵکی کوردستان بڵاو نەکردەوە لە میدیاکانتانەوە توانیتان بەر بە ئێرادەی خەڵکی کوردستان بگرن نەتان توانیوە دڵنیاتانەکەم ناتوان لە داهاتویشە خۆ تەنیا ئیمڕۆ نیە ئێوەی بێچارە هەر بەڕاست دەبێ هەر لە دەرەوە بن هەروە بکەن ئامادە باش بن بترسن لەرز بتان بگرێت وەحشەت زەدە بن ئەو ڕۆ 8 مارسە دوێنێ ڕۆژی کۆمەڵە بوو لە ئایندا ڕۆژی جیهانی کرێکارە کورە ئەوە چوارشەمە سووریش بەڕێوەیە ئەوە نەورۆزیش هەیە چ دەکەن ئەم ساڵ 365 ڕۆژە هەر وەستا ناوایە کواوە ژیانە ئەوە نیشانەی ئەوەیە خەڵکی کوردستان کۆماری ئیسلامی لە ساڵی 1358ەوە یانێ درست لە 12 فەروەردین بەولاوە کە وتی جمهوری ئیسلامی ناوێ تا ئێستا ئێوە کۆماری ئیسلامی بەداگیرکە دەزانێت چەندین نەسڵی تریش بێت و بڕوات ئێوەش بمینن ئێوە هەر داگیرکەرن لە کوردستان بنابراین تەنیا ڕێگەتان هەرەوەیە پەیامێک لە مەریوانەوە سلام خسته نباشید ما جمعی اسفالین چپ مریوان به مناسبت روز جهانی زن این روز رو ئەو پەیامە خوێنمەوە با بزانم ئەو بینەرە خۆشەویستە
بینەری خۆشەویست دەنگەکەی قەت بوو بە این روز رو به همه انسانهای آزادیخواه و برابری طلب تبریک میگوییم و جهان بدون برابری انسانها در تمام عرصه اقتصادی و فرهنگی و اجتماعی زن و مرد غیر ممکن است. روز جهانی زن گرامی باد. مریوان. زۆر سپاس بۆ هەڵسوڕاوانی چەپ لە مەریوانەوە. ببورن پەیامەکان لە شوێنی لە کاناڵی جۆراوجۆرەوە دێن، ئێمە دەبێ هەر هەموو کاناڵەکان کۆنترۆڵ بکەین بۆ ئەوەی کە پەیامی هیچ بینەرێکی خۆشەویستی ئەم بەرنامە لەدەست نەچێتوە یان نەچوو بێت. بینەری خۆشەویست، بینەری خۆشەویست، دەنگتان ناگەیتە لای ئێمە. ئەلو، کارێ بکەن لە واتساپی بەرنامەکەەوە پەیوەندیمان پێوە بگرن. سلام کاک فەرهاد عزیز، مەمنون لە لوتفت. ئەو بینەرە ئازیز و خۆشەویستەی کە هەوڵ ئەدات لە ڕێگای تێلێگرامەوە پەیوەندیمان پێوە بگرێ، داوایان لێ ئەەکەم کە کارێ بکەن لە ڕێگای ببورن لە ڕێگای واتساپی بەرنامەکەەوە پەیوەندیمان پێوە بگرن، چون لە ڕێگای تەلێگرامی بەرنامەکەەوە دەنگ نایێرێت. لە ڕێگای واتساپی بەرنامەکە و من شمارەکەی لە خەمەتی ئێوەی بەڕێزە ئەخوێنمەوە 2046 702 616 764 تکایە لەو ڕێگاوە تەماسمان لەگەڵ بگرن. دوو پەیام هاتووە لێرەوە دەست پێکەم دێمە ئێرە، لێرەوە دەست پێکەمە چم بۆ ئێرە. سلام رفیق، جمهوری اسلامی فقط کردستان رو میلیتاریزه نکرده و همه شهر ایران رو میلیتاریزه کرده. خواهشاً کم از کردستان فقط حرف بزن. زنان کارگر در همه شهرهای ایران دارن مبارزه میکنن و فقط زنان کردستان رو میبینی. دستفروشان شهر ایران رو نمیبینی که بیشتر زنان دستفروش هستند، یا سوختبران جنوب رو نمیبینی و حرفی نمیزنی. زنده باد آزادی، برابری، حکومت کارگری، بینەرێک لە کەڵاتەرزانەوە. ئەگەر ئەو بینەرەی کەڵاتەرزان کە پەیامەکەی لێرە و ناردووە و زۆر زۆر سپاسیەکەم سەرنجی دابێت، لە سەرەتای بەرنامەکەوە ببورن ڕامانگەیان کە لە بەرنامەکانی ئێمە لە تەلەڤیزیۆنی حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە هەم سەبارەت بە هەلومەرجی کار و ژیانی ژنان لە جیهان لە باقی بەشەکانی تری ئێران و لە کوردستان قسەمان کردووە و بیری ئەو بینەرە ئازیزە دێنمەوە. دوێنێ بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان بە دوو زمانی فارسی و کوردی بڵاو بووەوە کە نەتەنیا لەسەر ژنان هەلومەرجی ژنان لە کوردستان قسەی نەئەکرد، لەسەر هەلومەرجی ژیانی کار و ژیانی ژنان لە هەموو ئێران قسەیە کرد. من تەوزێحمدا ئەو بەرنامە تایبەتە بە هەلومەرجی کار و ژیانی ژنان و کرێکاران لە کوردستانە. هیچ ئیرادێکی نییە ئەگەر لەو بەرنامەوە سەبارەت بە کار و ژیانی کرێکاران لە کوردستان و ژنان لە کوردستان، لاوان لە کوردستان، کۆڵبەران لە کوردستان قسە بکەین. ئەوە بەو مەعنا نییە کە ئێمە
تەوەجوهمان نەکردووە بە باقی بەشەکانی تری ئێران. هەر دوێنێ من لەگەڵ دوو کەسی تر لە تەلەڤیزیۆنێکی ترەوە سەبارەت بە ڕووداوەکانی ڕۆژانی ڕابردوو کە لە 4 ئەسفەندەوە دەستی پێکرد بوو لە بەلوچستانە مفەسەڵ قسەمان کردو هاوبەستگی جەماوەری خەڵکی کوردستانمان بە خەڵکی بەلوچستان ڕاگەیە. بنابەرئین سەرەڕای ڕێز و حورمەت بۆ یاداوەریەکەی بەڕێستان دەبێت هەر شتێک لە جێگەی خۆی دابنین. بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیست ئێران بینەری خۆشەویست ئاگادار بن کە دەنگتان بڵاو ئەبێتەوە. ئێستا تەلەڤیزیۆنەکەتان کەم کەن تکایە، دەنگتان بڵاو ئەبێتەوە و باقی بینەرانی تری بەرنامای بیستن. ئالۆ، بنابەرین با جەمبەندی کەم خەتاب بەو بینەرە عەزیز و خۆشەویستەی کەڵاتەرزان. هەر شتێک لە جێگەی خۆیە. ڕۆژێک دەتوانین لەسەر هەلومەرجی کرێکاران لە 7 قسە بکەین، ڕۆژێک لە مەعدەنەکانی کرمان، ڕۆژێک لە مەعدەنەکانی تەڵای کوردستان، ڕۆژێک لە ئەسفەهان و تاران و شوێنەکانی تر. بینەری خۆشەویست فەرمون تاقی بکەنەوە بزانم دەنگتان ئەگات. هاوڕێ خۆشەویست، بەداخەوە دەنگی بەڕێزت وەسڵ نابێت، بەڵکو ئێوە کارێ بکەن لە واتسئاپەوە تەماس بگرن کە من بتوانم وەڵامی ئێوەی بەڕێز و خۆشەویست بدەمەوە. ئەوە ئێستا ڕاوەستاوم بەڵام دەنگی بەڕێزت بڵاو نابێتەوە. داوای لێبوردنت لێکم. هیوادارم بینەری کەڵاتەرزانم توانی بێت متەقاعد بکەم بەوەی کە هەر شتێک لە جێگەی خۆیە. بەرنامەی تدانین لەسەر هەلومەرجی کار و ژیانی دایشمان ناوە. دوێنێ بەرنامەی کۆمەڵە هەڵسووڕاوان لەسەر هەلومەرجی کار و ژیانی ژنان لە ئێران بە فارسی بە کوردی قسەیشمان کرد و هەروەها کوردستانیش. ئەمڕۆژ بەم بۆنەوە جۆرێکی تر قساکەین. با بچۆن سەر پەیامەکان کە زۆرن دوجار گلەیمان لێ نەکەن. سلام کاک فەرهاد عزیز. فرارسیدن روز زن و 8 مارس را به تمامی زنان آزادیخواه و برابری طلب تبریک عرض می کنم. حضور نیروهای امنیتی در آبیدر ما را نترسان، معلومه که نمی ترساند، بلکه مصممتر کرد در مبارزه. ولی ای کاش در خیابان مراسم برگزار می کردیم، چون این سنت ها در کردستان جا افتاده. چرا؟ پس چرا بریم کو؟ من لێرەوە نوسخە بۆ هیچ کەسێک ناپێچمەوە. تەشخیصی خۆیانە. ئێوەس هەڵسوڕاوان بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی مەدەنی، ئێوە بۆ خۆتان تەشخیصەدەن. ئێمە ناتوانین. من کە هیچ نوسخەیەک بۆ هیچ کەسێک ناپێچمەوە شەخسەن، و پێشم وانییە کۆمەڵەیش کاری واکە. بینەرێک پەیامێکی تایبەتی بۆ خۆم ناردووە. ناوە حتمما ئشتباکەی بینەری خۆشەویست. هەروە بووە، حەل لە ئەوەڵیشەوە هەروە بووە. زۆر سپاس بۆ سەرنجت، زۆر دقیقە. بەڵام ئێوە ئشتباکەن. زۆر زۆر مەمنون. درود بر تو رفیق فرهاد. روز جهانی زن یادآور مبارزه و تلاش برای احقاق حقوق برابری و آزادی زنان است. امسال با شعارهای رهایی زنان از قید استثمار، رفع تبعیض جنسی و نابرابری و حقوق زن و مرد، حذف روابط مرسالارانه در مناسبات درون خانواده و جامعه و زدودن رسوم سنتی و خرافات مذهبی
در عرصه زندگی و حیات اجتماعی توده های استم دیده به استقبال این روز برویم. گرامی باد 8 مارس روز جهانی زن، نه به تبعیض جنسیتی، نه به بردگی، نه به حجاب اجباری، نه به خشونت علیه زنان و قتل‌های ناموسی. زنده باد ئازادی بەرابەری لە تەپەی ماڵانی سەقزەوە. هەر بژیت. بینەرێکی خۆشەویست نووسیویەتی جمهوری اسلامی میگوید زن نصف مرد است، اما امروز برای این ضعیفه ناتوان این گونه به لرزه آمدند. بدانند که اگر زنان اراده کنند تمامیت جمهوری اسلامی را به زیر میکشند و امروز ئابیدەر گەواهی این بود. باوەڕکەن کۆماری ئیسلامی ئەوونە لە ژنان ئەترسێت، چون درست لەو ڕۆژەوە کە ئەم ڕژیمە دژی ژنە هاتە سەرکار لەگەڵ ژنانە کەوتە تەقابڵەوە. بەڕێوەبردنی قەوانینی شەریعەت لە ئێرانە ئەساسەن دژی ژنان بوو و ژنان 42 ساڵە بەرامبەر بە تەواوی قەوانینی کۆماری ئیسلامی لە دژی خۆیان مقاومەت و خۆڕاگریەکەن. ئێستاش خۆڕاگریەکەن. بێشک کۆماری ئیسلامی لە بزوتنەوەی ژنان نەترسێ، لە ژنان نەترسێ، لە پەیوەند خواردنی بزوتنەوەی ژنان و بزوتنەوەی کرێکاری و سۆسیالیستی ئەترسێت. شکتان لەوە نەبێت. بێدەلیل نییە. منیش ئێژم بێدەلیل نییە ئیمڕۆ فەرماندەی هێزی ئینتیزامی شاری سنە جەناب سەرهەنگ جوامێرە چێ بۆ سەر ئاویەر بۆ خۆی خەڵکەکە لە نزیکەوە ئەبینێت. سڵاو کاک فەرهاد، من لە ئاوایی نەوەڕا پیرۆزبایی ڕۆژی جیهانی ژن لە هەموو ژنانی جیهان و ئێران و کوردستان و پێشمەرگەی ژنەکانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران تەبریکێژم. هەر بژیت بۆ ئێوەی بەڕێز. سەلام بە دووستانمان در تلڤیزیۆنە کۆمەڵە. پیشاپیش 8 مارس روز جهانی زن را به همه انسانهای برابری طلب و آزادیخواه تبریک میگوییم. جمهوری اسلامی از هر صدایی که بویی از انسانیت و برابری خواهی داشته باشد، از هر صدایی که در دفاع از زنان و علیه آپارتاید جنسی باشد، وحشت زده است. چون که پایه این حکومت علیه انسانیت و برابری خواهی بنا شده است. پایه و اساس این حکومت ضد زن است. بسیار طبیعی است که آبیدر و دیگر شهرهای کردستان در این روز میلیتریزه باشد. به امید روزی که این نظام با همه افکار پوسیده و ضد زن به زبالدان تاریخ بپیوندد. جمعی از دوستداران کۆمەڵە در شهر کامیاران. زۆر سپاس بۆ هەموو لایەکتان دۆستانی عزیز و خۆشەویست. زۆر سپاس بۆ پەیامەکەتان. بینەرێکی خۆشەویست لە ناوەوە، سڵاو کاک فەرهاد، روز زەن پیرۆز بێت لە هەموو ژنانی دنیا، لە ئێوەی ئازیزیش پیرۆز بێت. قەرار بوو ژنانی تێکۆشەر پێشڕەو بینەری عزیز و خۆشەویست، ئەم جارە لێرە و دەنگی ئێوەمان وەرگرتووە و دەنگتان بڵاوە بێتەوە. وەلێ تکایە تەلەڤیزیۆنەکەتان کەم بکەن. گیا نەکەم. فەرموون دەنگتان بڵاوە بێتەوە. ئەلۆ فەرموو. بەڵێ بەڵێ گوێم لێتە. بەڵێ زۆر سپاس.
ببوورە بینەری خۆشەویست فەرمووت دەنگت بڵاو نەکەمەوە یا بیکەمەوە باشە دەی باشە زۆر سپاس هەروە مەکرێت دەنگتم بڵاو نەکردووەتەوە بەڵام ئەبێ پەیامەکەت بگەێنم هەر بژیت هەر بژیت هەر بژیت هەر بژیت ئەرێ هەر بژیت هەر بژیت سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست هەر بژیت هەر بژیت سپاس 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 هەر بژیت هەر بژیت بینەرێکی ئازیز و خۆشەویست لە ناوەوە بوو کە نەیەویست دەنگی بڵاو بێتەوە سەرەڕای پیرۆزباییکردن و پیرۆزباییکردنی ڕۆژی جیهانی ژن و هێرشکردنە سەر سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بە دژی ژنان جارێکی ترە و ڕۆژەی پیرۆزبایی کرد لە هەموو ژنانی ئازادی خواز و ژنان و پیاوانی ئازادی خواز و شتێ جالبی وت وتی ئەوەی کە ئەمڕۆ تەواوی ئاویەریان تەنی بوو پێیان وایە مەراسمی ڕۆژی جیهانی ژن بەرگوزار ناکەین من قسەی ئەوە گێڕمەوە ئێژی ئەگەر 20 دقیقەیشی مابێ هەر بەرگوزاریەکەین ئیتر کەیف خۆیەتی من قسەکەی ئەو بەڕێزاکەم لە هەر حاڵە سڵاو کاک فەرهادی عەزیز ڕۆژی 8 مارس باشە پەیامەکانی تەلەگرامیش وەرەگرم پەیامەکان زۆر بوون کاتیش کەمە هاوڕێیانمە ئەی هاوار ڕۆژی 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە هەموو ژنانی کرێکار و ئازادی خوازی جیهان پیرۆز بێت مەرگ و نەمان بۆ کۆماری ئیسلامی بژی ئازادی بەرابەری حکوومەتی کرێکاری کۆڕێک لە هاوڕێیان لە شاری ڕۆوانسەرەوە زۆر سپاس بۆ کۆڕێک لە هاوڕێیان لە شاری ڕوانسەرەوە بۆ پەیامەکەیان بە بۆنەی ڕۆژی جیهانی ژنەوە سەلام کاک فەرهاد 8 مارس روز جهانی زن را به تمامی زنان آزادیخواه و برابری طلب ایران و کردستان تبریک میگوییم جمعی از زنان روستای نواره جمعی از زنان روستای نواره زۆر زۆر سپاس ڕێز و سپاس ئەی کاشک ئەمڕۆ ژمارەیەک لە کۆرکۆر ژنان لە دەوریەکە کۆ بوایەتنەوە بینەری بەرنامەی ڕاستەوخۆ بوایەتن و خۆیان بە زمانی خۆیان بە دوور لەوەی کە خەڵکی تر بێژێ چە بکەن چە نەکەن لەگەڵ بەرنامەکە ڕاستەوخۆ پەیوەندیان بگردێت قەوڵیشیاندا بە من ژمارەیەک لەو ژنە تێکۆشەرانە قەوڵیاندا وتیان حتمما خۆمان تینە دەنگ و قساکەین کاک فەرهادیان سڵاوی گەرمی منت پێشکە زۆر سپاس هەر بژیت ڕۆژی ژن لە پێشدا لە ماڵ و منداڵی خۆم دواییش لە جەنابەت و لە تەواوی ژنانی زەحمەتکێشی جیهان و لە تەواوی ژنانی کۆمەڵە پیرۆزباییەکەم هەر بژیت ڕێز و سپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست سلام کاک فرهاد 8 مارس را به تمام زنان کردستان پیروز باد ولی چرا این همه انشعابات چون مردم کردستان به 100 آرزو میگویند کۆمەڵە هیوادارم یەک دانەی تریشی هیچ وەخت ڕوو نەدات هیچ وەخت ئەوەی وا ئومێد دروست دەکات لە ناو دڵی خەڵکی کرێکار و زەحمەتکێشە لە ئێران و لە کوردستانە و ئێمە پێمان دەکرێت ئەو ئومێدە زیندوو ڕابگرین زیندوی ڕاگرین دڵنیاتانەکەین خۆمان بە مەسئول دەزانین بەرامبەر بە چارەنووسی خەباتەکەمان بەرامبەر بە چارەنووسی کۆمەڵگاکەمان بەرامبەر بە چارەنووسی خەڵکی کرێکار و زەحمەتکێش نەتەنیا لە کوردستان بەڵکو لە هەموو ئێران پەیام لە
تەلەگرامەوە هاتووە ئێستا بێ من واتساپەکە واز لێ بێرم چم بۆ تەلەگرام. سلام کاک فرهاد، خوب آبیدر و خیابان را قرق کردن. خانه های ما را که نمیتوانند قرق کنند. به نظر من هر کس میتواند در خانه خود همراه با خانواده و دوستان مراسم 8 مارس را برگزار کند. این یک پیشنهاد است و میتوانیم عکس هایی را در فضای مجازی منتشر کنیم. خب فقط سرهنگ جوانمیر تاکتیک بلد نیست. ما بلدیم. زۆر سپاس بۆ تاکتیکەکانت. هەر بژی بەڕاستی من نازانمە و بینەرە خۆشەویستێکیە، بەڵام هەر زۆر سپاس هەر بژیت. ئەرێ وەڵا ئێمەش تاکتیک بەڵەدین، بۆچە هەرەوە نەزانن؟ زۆر چاکە ببورن. بینەرێکی خۆشەویست نووسیەتی کافەرهات پەیامەکەی منەوە خوێندەوە. ئەی چۆن نەم خوێندەوە؟ پەیامەکەی بەڕێستم بە گەرم و گوڕی خوێندەوە. ئەوەی کە نووسی بوت حەزەکەی بێژم کامەیە؟ سڵاو کافەرهات، من لە ئاوایی نەوەڕا پیرۆزبایی ڕۆژی جیهانی ژن لە هەموو ژنانی جیهان و ئێران و کوردستان و پێشمەرگەی ژنەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران تەبریکێژم. ئەوەم خوێندەوە. لە حاڵ و هەوای پیرۆزباییەکە ئەگەر بینە دەرەوە، من بەڕاستی باسێکی جددیم هەیە لەسەرەوە مۆزوعە. پەیامێکتر هاتووە. سڵاو کاک فەرهادیان، 8 مارس ڕۆژی جیهانی ژن پیرۆز بێت لە هەموو ژنانی دنیا. لەگەڵ ڕێز و سڵاو ئەحمەد شندرە لە نۆروێژەوە. ڕێز و سپاس بۆ کاک ئەحمەدی خۆشەویست. هەر بژیت هەر بژیت. زۆر زۆر سپاس. لە ناوەوە پەیامێک هاتووە لەگەڵ عەکسێکی ڕێوەڕەسمەکەی شاری سەقزە. مەبەستی ئەو ئازیز و خۆشەویستە چییە؟ ئەیەوێت بۆی ئەو بابەتە بخوێنمەوە یادانم بۆ فرسەتێکی تر بڵاوی بکەینەوە، چون کاتی بەرنامەکەمان ئەگرێت، بەڵام ئاگادار بێت کە پەیامەکەی گەیشتە لامان. یەک دووسێ بینەر زۆر سپاس. ئەو بینەرە خۆشەویستەی کە ئەوەی سەقزی بۆ ناردووم ئاگادار بێت کە بابەتەکەی گەیشت لە جێگەی خۆیان کەڵکی لێوەرەگرێت. هەر ئەوەیە کە ئاگادار بێ بابەتەکەی گەیشت. هشت مارس روز فریاد از درد زن بودن است. روز ترمیم بال زخمی انسانیت است. روز اندیشیدن به زندگی دردناک تێمە سەر وەختە و پەیامەوە. باش، زۆر سپاس. روز اندیشیدن به زندگی دردناک زنان جامعه و اندیشیدن به چرایی جنس دوم بودن، کالای جنسی شدن و الی آخر، برده خانگی شدن و قوانین و سنت‌های اسارتبار و الی آخر. روز دست به دست هم دادن زنان و مردان معترض به نابرابری ها برای تغییر مناسبات و فرهنگ نابرابری و غیر انسانی است. زنده باد. 8 مارس روز جهانی زن. ڕێز و سپاس بۆ ئەو پەیامە. زۆر سپاس. سلام کاک فرهاد، 8 مارس از تمامی زنهای آزادیخواه پیروز باد. روستای بۆڕیدەر یا ئاوایی بۆڕیەر. زۆر سپاس بۆ ئەو بینەرە ئازیز و خۆشەویستە لە بۆڕیەرەوە.
زۆر سپاس بۆ بینەرە خۆشەویستە. من نازانم پەیامەکەت چێت لێ بکەم چون بەڕاستی پەیامێکە نازانم هیچ بێژم، فقط ئەوەندە ئەتوانم بێژم ڕێز و سپاس ئەو بینەرە خۆشەویستەوە باسی لیباس و خەیاتی کردووە. زۆر زۆر سپاس. نووسیوێتی لیباسی کوردیت کردووەتە بەر، ئەگەر ئەندازەتم بواەت درستم ئەکرد بۆت خەیاتم، دەستت ماچەکەم. هەر بژیت زۆر سپاس، هەرەوە کافیە، هەر بژیت یەک دنیا مەمنون. بینەری خۆشەویست کە مەراسمەکەی سەقزی ناردووە نووسیە درود ماندوو نەبی. زۆر سپاس لە پەیامەکەت تێگەیشتم، هەر بژیت. رفیق فەرهاد، جمهوری اسلامی با مخالفت‌های مکررش نسبت به روزهایی همچون 8 مارس که رسمیت جهانی دارد نشان دهنده فکریت ضد انسانیش را دارد. در تقویم‌هایش روز زن را روز تولد فاطمه زهرا را نماییده که به این شیوه می‌خواهد زنان را از آنچه که هستند دور کند، ولی برنامه‌هاش سوخته و مشروعیت اجتماعی ندارد. زنده باد 8 مارس. ژاوارۆ. هەر بژیت. ژاوارۆ پێشتاس، هەر بەڕاستی پێشتاس. سلام کاک فرهاد، روز جهانی زن بر تمام آزادی خواهان تبریک باد. سنا کەڵاتەرزان روستای خۆشاو. هەر بژی بۆ خۆشاو، وەختی خۆی ئەو نەمیوانی خەڵکی ئاوایی ئازیزی خۆشاو بووین نەبێتەوە. لە ئیسیاوا دەستمان پێ کرد بەرەو سپێران و خۆشا و کەڵاتێ و بزان و وترەزەوی و هەموو دێهاتانە. ڕاستی ڕۆژانێکی خۆش بوو، هەر بژیت. ڕێز و سڵاو و ماندوو نەبوون بۆ ئەو بەرنامە جوانە. دەستان خۆش بێت، پیرۆز بێت 8 مارس لە ئێوە و لە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواست. بژی ئازادی و بەرابەری فەرنووش لە ئاڵمانەوە. ڕێز و سپاس و خۆشەویستی بۆ فەرنووش لە ئاڵمانەوە. سڵاو کاک فەرهاد شعبانی، ئێمە لەلایەن گروپی شاخەوانی ئاربابای شاریبانەوە پیرۆزبایی 8 مارس لە هەموو ژنانی شۆڕشگێر و یەکسانی خوازەکەین. بژی ژنانی کۆمەڵە کە توانیان لە سەردەمی شۆڕش هاتنە میحرابی مزگەوت و ئامۆژگاری ژنانی کۆیلە و پیاوانی زاڵمیانە کرد. بژی کۆمەڵە، بژی بزوتنەوەی چەپ لە کوردستان. ژنانی بانە، هەر بژین، هەر بژین. جا دارد روز جهانی زن را به همه زنان مبارز و زندانی، شالیکاران شمال، کولبران کردستان، دەستفروشان تهران و جنوب، زنان روسپی، من لەگەڵ ئەو کەلیمە نیم. بەداخەوە خوێندیشمەوە. ئەزانم لە 40 ساڵی ڕابردووە کۆماری ئیسلامی بە بەڕێوەبردنی سیاسەتی جەنایەتکارانە لە دژی ژنان ژمارەیەک لە ژنانی خستووەتە مەوقعیەتێکەوە کە بەداخەوە لەشفرۆشی بکەن. بەڵام ژنانی مەزلوم ئیران و دخترانی که به اجبار شوهر داده می شوند و همچنین زنان انقلابی صفوف کۆمەڵە و حزب کمونیست ایران تبریک می گوییم. جمعی از رفقای سوسیالیست تهران و کرج، ڕێز و سپاس خۆشەویستی بۆ جەمعێک لە ژنانی چەپ و سۆسیالیست، جەمعێک لە داوای لێبوردنەکەم، جەمعێک لە ڕفقای سۆسیالیستی تاران و کەرەج، هەر بژین. سڵاو کاک فەرهاد، ڕۆژی جیهانی ژن لە هەموو ژنانی شۆڕژگێری کۆمەڵە. ناوەکەت ناوم لە ئاوایی خۆدڵان ئەگەر هەڵەم نەکرد بێت. ئاوایی خۆدڵان
تکایە بنووسە خۆدڵان یا دقیقی بکەرەوە ناوچەکەیشمان بۆ باس بکە. من بەلەوە و پەیامە بخوێنمەوە بینەری خۆشەویستی کەڵاتەرزان هیوادارم تەوزیحاتەکەم سەبارەت بە مەسئلەی کە ئێوەی بەڕێز و خۆشەویست ڕەخنەتان لێگرت بووم قانەعتانی کرد بێت. ئەگەر قانەع نەبوون من لە خزمەتدام لە فرسەتێکی ترا سەبارەت بە ڕەخنەکەی ئێوەی ئازیز و خۆشەویست بە یەکەوە دیالۆگ بکەین قسە بکەین. عینی پەیامەکەتانم خوێندەوە جوابی خۆمم داوە خۆم وا ئەزانم چون خۆم قانەعم بە جوابەکەی خۆم ئێوە بەڕێزیش قانەعن بینەری کەڵاتەرزان مەبەستمە ئەگەریش نە لە فرسەتی ترا حتمەن بە یەکەوە قساکەین. سلام فرهاد عزیز زۆر سپاس. گرامی باد روز جهانی زن. ما این روز رو به شما و تمام آزادی خواهان تبریک عرض می کنیم. از بۆڕیەر ژاوەرۆ زۆر سپاس بۆ بینەری ئازیز و خۆشەویستم لە بۆڕیەری ژاوەرۆوە. شاید ئەم فۆرمەی کە ئێستا خۆ ئەو بەرنامە بینەری زۆرە من ئەوە ئەزانم ئاگاداریان کردوینەتەوە. فۆرمی جۆراوجۆر هەیە بۆ پەیوەندیکردن بە بەرنامەکە و تەماسی ڕاستەوخۆ و دەنگ نووسراوە پەیام هەموو ئەوانە. چیتان پێ باشە لە چ ڕێگایەکەوە پێتان خۆشە لەگەڵ بەرنامەکە پەیوەندی بگرن دەتوانن لەو ڕێگایەوە پەیوەندی بگرن. بینەرانێک ڕەنگە تەماس بگرن و قسەی خۆیان بکەن دیالۆگ بکەن استدلال بکەن. بینەرانێک بەو شێوەی کە ئێستا بووە بە ڕەسم لای ئێمە لە ڕێگای ناردنی پەیامەوە ئسهار نەزەر بکەن لە مۆرد مۆزوعاتی بەرنامەکە. بەڵام ئەوە فەراموش نەکەن بەرنامەی ڕاستەوخۆ بێسانسۆرە بەڵام وتومانە پێشتریش بە مەرجێک کەرامەتی هیچ ئینسانێک نەچێتە ژێر پرسیارەوە و ئیهانەتیشی تیانەبێ. دەنا ڕەخنەگرتن لە هەر کەسێک کە پێتان خۆش بوو لەو بەرنامە ئازادن لە هەر قسەیەک لە هەر بابەتێک. بەرنامەی ڕاستەوخۆ بەرنامەیەکە کە هەر ڕاستەوخۆی تر. سەلام گرامی باد روز جهانی زن. سپاس پیرۆز بێ لە ئێوەی خۆشەویستیش. زۆر سپاس بۆ ئەو عەکسەیەوە بینەرە خۆشەویستە نردویەتی دەتوانێت دواتر تەوزیحی زیاترم بۆ بدات هەر بژین بۆ ئەو بینەرە خۆشەویستە کە ئەو عەکسەی نردووە. سلام کاک فرهاد 8 مارس روز جهانی زن تبریک میگویم از شامیان ناوچەیەکە لە مەریوانە لە شامیانی مەریوانەوە. زۆر سپاس بۆ ئەو بینەرە خۆشەویستە لە شامیانی مەریوانەوە کاتی خۆشی لەزەتمان بردووە لە ناو خەڵکی شامیانی مەریوانە هەر بژیت خەڵکیکی گەرم و گوڕ. سلام فرهاد عزیز گرامی باد 8 مارس کمی در مورد مشکلات اردوگاه بگید. دو جناح شدن کۆمەڵە جێگای نییە دایانەوە جێگای خۆی زۆری لەسەر نووسراوە قسەی زۆریشمان لەسەر کردووە ئێرە جێگایەوە نییە. لە کاتێکی ترا ئەگەر پێویست بوو بەسەر چاوەکانم حتمما لەسەرەوە قەزیەش قساکەین. قسەی زۆرمان لەسەر کردووە ناوە بێت کە قسەمان لەسەر نەکردوێت. ئێستا پێشوازیە لە 8 مارس ڕۆژی جیهانیشن هەر بژیت. بارودۆخی ژنان لە کوردستانە ژنانی زەحمەتکێش ژنانی سەرپەرست ژنانی دەستفرۆش ژنانی فەرشباف ژنانی کۆڵبەر ئەگەر بینەرە خۆشەویستەکەی کەڵاتەرزانم لێ تووڕە نەبێت لەبەرەوەی ژنانی کاریگەر لە کارگاچ کۆلەکانە ژنانێک کە لەلایەن مافیای سپای پاسدارانەوە ئیستسمارەکردن. ئەی کەی دێنە دەنگ بێنە دەنگ ئیعتراز بکەین قسە بکەین خۆمان ڕێک خەین
پەیوەندی بگرین لەگەڵ هاوچینەکانمانە، لەگەڵ کرێکارانە، لەگەڵ زەحمەتکێشانە، ژنانی حاشیێنشینی گەڕەکە حاشیێنشینەکانی شارەکانی کوردستان. وەختیە ئەو هەموو زوڵم و زۆر و ستەمەکە لە ئێوە ئاچێت بۆ ئەوە نابێت هیچ قەڵەمێک ناتوانێت بەڕاستی وەسفی بکات، هیچ قەڵەمێک نابێ بێدەنگ بین، هیچ کامێکمان نە پیاوانی ئازادی خواز نە ژنانی ڕەنجدەر و زەحمەتکێش. سڵاو کاک فەرهادی عەزیز، ڕێز و سپاس. خەبات بۆ بەدی هاتنی ئازادی و یەکسانی نێوان ژن و پیا و نەهێشتنەوەی هەر چەشنە چەوسانەوە و هەڵاواردنێکی ڕەگەزی نێوان ژنان و پیاوان و لە هەمان کاتیشدا خەبات بۆ هەڵوەشانەوەی یاسا و ڕێسای پیا و مەزنانە و نێر سالاری زاڵ و نابەرابەری ڕەگەزی لە کوردستان و ئێرانیش کە لە سایەی هاتنەکایەی دەسەڵاتی ئرتجاعی بیر و ڕای دواکەوتوانەی سەرچاوەگرتوو ئەرکی تاک بە تاکی سەرجەم مرۆڤ و ئینسانە ئازادی خواز و چەپ و کۆمۆنیستەکان و خەڵکی تێکۆشەر و شۆڕشگێرە کە هاوشان لەگەڵ ژنانی خەباتکار و شۆڕشگێر و بەرابەری خواز لە پێناویدا تێبکۆشن و مبارزەی بۆ بکەن تا بە ئامانجگەیاندنی بژی 8 مارس، بژی ئازادی و بەرابەری ئەیوب دەباغیان. زۆر زۆر سپاس بۆ هاوڕێ خۆشەویستم هاوڕێ ئەیوبی دەباغیان، هەر بژیت یەک دنیا مەمنون. ژنانی زەحمەتکێش لە ئێران و کوردستان، ئەم تریبوونە تریبوونی ئێوەیە، ئەم دەنگە دەنگی ئێوەیە، من دەنگی ئێوە نیم، ئێوە دەنگی خۆتانن. لە دەنگی خۆتان لەم تریبوونە و کەڵک وەربگرن، ئێش و ئازارەکانتان بەگوێ هاوچینەکانتان بگەێنن، بەگوێ باقی ژنانی بگەێنن. ئەگەر لە بنەماڵە ئەزیەت و ئازارە چێشن، ئەگەر لە کۆمەڵگا ئەزیەت و ئازارە چێشن، ئەگەر باری قورسی دابینکردنی مەعیشەتی بنەماڵە لەسەر شانتانە و بە 1001 نەخۆشینەوە هەر مقاومەت و خۆڕاگریەکەن، دەنگتان دەربێت لێرەوە. ئێرە تەنیا جێگەیەکە کەس ناتوانێت بەرتان پێ بکرێت، ئێرە تەنیا جێگەیەکە کەس ناتوانێت پێتان بێژێ دەنگ مەکە بێ دەنگ بە. لێرە پێتان ئەڵێن دەنگ هەڵبێنە، دەنگتان بەرز بکەنەوە. سڵاو، ماندوو نەبن، سپاس لە بەرنامە جوانەکەتان. پیرۆز بێت 8 مارس ڕۆژی جیهانی ژن. شلێر سادقی لە ئاڵمانەوە، هەر بەڕاستی چاوەم ڕۆشنەوە لەکوێی دەمێکە دیارت نییە. زۆر زۆر سپاس بۆ شلێر سادقی لە ئاڵمانەوە. سڵاو کاک فەرهاد، 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە تەواوی ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب پیرۆزبایی یەکەم، بەتایبەت ژنانی کرێکار و زەحمەتکێش لە کوچکە سووری ئەوێ هەنگەوە. هەر بژیت بەڕاستی. پەیامێک هاتووە لە ڕۆژی سڵاو و ڕێز تەلەگرامە، لە ڕۆژی 8 مارسدا جێ خۆیەتی ڕێز بگرین لە ژنانی شۆڕشگێری کۆبانی کە بەو پەرخی تێکۆشانەوە ئاڵا هەڵگری شۆڕشێک بوون کە بۆ بەدیهاتنی ئامانجی بەرابەری لەوەدا ژن وەکو ئینسان سیر بکرێ، لە خاوەنی شەخسیەت و کەرامەتی خۆی بێ. لێرەیشدا یادێک بکەین لە ژنانی پێشرەنگ و پێشڕەوی ناو ڕیزەکانی کۆمەڵە کە ئەوانن خاوەنی 8 مارس لە کوردستان و ئێران. پێم وایە هەر ژنێک کە تەنانەت یەک جاریش هەستی بە زۆڵم و هەڵاواردن کردوێت بە چاو و ڕێز چاو لە کۆمەڵە ئەکات، بێگومان خەباتێک کە هاوڕێیان دەستیان پێکرد ئەبێ ڕۆژێک بگەیتە مەقسوود، بژی کۆمەڵە ئاڵا هەڵگری خەباتی یەکسانی ژن و پیاو. زۆر زۆر سپاس. ئێمە هاوڕێیان یاوکارم ڕۆحمیان تووقان ماڵتانەوە پەیام زۆرە، داواتان لێکم شەرمەندە مەکەن پەیام منێرن، چون لەو ڕوبەڕوە و
دەستیان بەرزەوە کردوتیان تەنیا 2 دقیقە وەخت دەست من لەو 2 دقیقە لە قسەکانی خۆم سەرف نەزەرەکەم بۆ ئەوەی کە پەیامەکانی ئێوە بخوێنمەوە. سەلام، من خۆم و هاوسەرەکەم پیرۆزبایی ڕۆژی جیهانی ژن لە تەواوی ژنان و پیاوانی بەرابەری تەڵەب پیرۆز بێت، لە خۆیشتان پیرۆز بێت، هەر بژین. گرامی بات 8 مارس روز جهانی زن. آزادی معیاره، آزادی زن معیار آزادی جامعه است. عليه حجاب اجباری، تبعیض جنسی، قتل ناموسی، کودکمسری و تنفروشی است. نه به هر نوع خشونتی علیه زنان. از منطقه کلاترزان کوچکسور. زۆر سپاس بۆ کەڵاتەرزان و کوچکەسوور. سلام کاک فەرهاد، 8 مارس روز جهانی زن بر تمامی زنان مبارز پیروز باد و درود برای برنامه‌هایت. من حرف زیادی برایت دارم. من لە ئاوایەکەی شەهید فەخرێنەوە ڕەوە تەماسەگرم. تەماس بگرە قساکەین بە یەکەوە. ئەم بەرنامە هی ئێوەیە، هەر بژیت. هینیکیان پێم داوە. ڕۆژی جیهانی ژنان واتە 8 مارس پیرۆز بێت لە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسانی خواز. ژنانی نیشتمانی من پێویستە لە گۆڕاندا بن لە باوەڕ بەخۆ بوون، بەهێز بوون، چاونەترس بوون، فێربوون و فێرکردن. زەرورەتی ببەخشن بە توندیە خوێنمەوە چۆن فریاب کەفم 1 دقیقە ماوە باشە. جێخستنی بیری یەکسانی پێویستی بە پراکتیک و کاری عەمەلیە کە من دڵنیام ژنانی وڵاتی من دەتوانن ببن بە هێما لە پێناو دنیایەکی ئازاد و یەکسان. شعلە لە ئاڵمانەوە. زۆر سپاس بۆ شعلە لە ئاڵمانەوە. ئاخرین پەیام داوای لێبوردن لە هەمووتان چون هاوڕیانم تەزەکوریاندا. کاک فەرهاد عزیز، ئەگەرچە ئەمروز بەخش زیادی زەنانە جامعە بە ئاگاهی و شعور جنسیەتی رسیدەن و از این وضعیت ظالمانه یاغی هستند، اما باید این مسئله مهم را مد نظر داشت که زنان در جنبش‌های اجتماعی حضور پررنگی داشته باشند و تشکل‌های مستقل خود را تشکیل دهند تا مؤثرترین و قوی‌ترین خواستهای خود را مطالبه کنند. این پیام رو خوندم. بینەرانی عزیز و خۆشەویست، سەری ڕێز و حرمەت بۆ دانەدانەتان، بۆ خۆشەویستیەکانتان، بۆ ئەلاقەتان، بۆ پەیوەندیتان لەگەڵ بەرنامەی ڕاستەوخۆم بەرنامە تریبوونی ئێوەیە. زۆر سپاس، هەر بژین. هەفتەی داهاتوو بەرنامەیەکی تر نازانم لەسەر چی. هەر بژین بە شادی. جارێکی تر ڕۆژی جیهانی ژن 8 مارستان لێ پیرۆز.